عێراق بۆتە وڵاتێکی پڕ لە ئاڵۆزی سیاسی و تەنانەت وەک هەندێک لە شیکەرەوە و چاودێریش ئاماژەی پێدەکەن زۆر قورسە بتوانرێت پێشبینی ئاراسەی ڕووداوەکان و پەرسەندنەکان بکرێت بە ئەندازەیەک کە دەشێت بگوترێت ئەو شیکردنەوانەی لەسەر بنچینی ڕووداوەکانی ئەمڕۆمان لەوانەیە بۆ سبەی تەواو بە پێچەوانە بێتەوە بۆ زانیاری زیاتر لەسەر ڕووداوەکانی عێراق و ناکۆکیەکانی لایەنە کوردیەکان لەسەر پۆستی سەرۆکایەتی عێراق دەچینە لای پەیامنێرمان دڵشاد ئەنوەر لە گەرمیان و هاوکارمان بەڵێن ساڵح لە نێوەندی هەواڵی دەنگی ئەمریکا. بەڵێن یەکەم پرسیارم لە تۆ دەست پێ یەکەم پرۆسەی سیاسی لە عێراق بەکوێ گەیشت و بۆچی پاش 9 مانگی هەڵبژاردن هەتا ئێستاش نەتوانراوە حکوومەتێکی نوێ پێک بێنرێت؟ هێرو ئەمە یەکەمین جارە لە پرۆسەی سیاسی عێراقا لە ساڵی 2023ەوە هەتا ئێستا پێکێنانی حکوومەت ئەوەندە دوا بکەوێ و زۆرێک لە چاودێری ئاماژە بەوە دەکەن کە ئەگەری دواکەوتنی زیاتر هەیە بە تایبەتی پاش کشانەوەکەی موقتەدە سەدر لە پرۆسەی سیاسی عێراق ئەمە کە دەرفەتێکی خوڵقان بۆ لایەنەکانی چوارچێوەی هەماهەنگی بەڵام هێشتا ئەو دەرفەتە ئەوەندە تۆکمەنیە کە بگوترێ ئەم لایەنانەی چوارچێوەیە مانگیش دەتوانن حکوومەت پێک بێنن ڕۆژ بە ڕۆژ ڕەوشی عێراق ئاڵۆزتر دەبیانی ئێستاش بە تایبەتی دوای بڵاوبوونەوەی ئەو تۆمارە دەنگیانی وەکو دەگوترێ هی نووری المالکی سەرۆکی دەوڵەتی یاسایە بۆیە چاوەڕوان ناکرێ بۆ یەک دوو مانگی داهاتوش بەلانی کەمەوە ئەم حکوومەتە نوێی عێراق پێک بهێنرێ هەرچەندە چوارچێوەی هەمانگی ینی پێش جەژنی قوربان ئاماژەی بەوە دەکرد کە نەخێر لە دوای جەژن لە ماوەی چەند ڕۆژێکدا دەتوانن گرێکوێرەی پێکێنانی حکوومەت بکەنەوە هەتا ئێستا نەیانتوانیوە لەسەر ناوێک یەکلا ببنەوە هەرچەندە چەند ناوێکیان خستۆتە ڕوو بەڵام هەر سات بە سات ئەو ناوانە گۆڕانیان بەسەردادێ و نازانرێ چ شتێک دەبێتە بڕیاری کۆتایی بۆیان. بەڵێن لەگەڵمان بمێنەرەوە ئەچینە لای پەیامنێرمان دڵشاد ئەنوەر. دڵشاد دەزانین دوێنێ شاندی پارتی دیموکراتی کوردستان بە سەرۆکایەتی فواد حوسێن چووە سلێمانی بۆ کۆبوونەوە لەگەڵ سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان باڵ تاڵەبانی. ئەنجامی ئەو کۆبوونەوانە چی بوون؟ چ زانیاری نوێ هەیە؟ بەڵێ دیارەوە کاگەدارن کە دوێنێ فواد حوسێن کە نێردەی پارتی دیموکراتی کوردستان بوو سەردانی باڵ تاڵەبانی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستانی کرد. دیارە سەردانەکە دوای ئەوە بوو کە سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لەگەڵ سەرۆکی فراکسیۆنەکان کۆبوونەوە بەڵام نەگەیشتە هیچ ڕێککەوتنێک بۆ دیاریکردنی وادەیەک بۆ هەڵبژاردننی سەرۆکۆماری عێراق. دیارەمە بەڕای زۆرێک لە پەرلەمانتاران پێیان وایە ئەمە دەرفەتێک بوو بە یەکێتی پارتی بۆ ئەوەی ڕێک بکەون لە نێو خۆیاندا. دیارە سەردانەکە لەو چۆچایەوەدا بوو بەڵام بەپێی و زانیاریی کە دەست لێمە گەیشتووە سەردانەکەی فواد حوسێن نێردەی پارتی دیموکراتی کوردستان بۆ لای باڵ تاڵەبانی ئەنجامی کێوتوی نەبووە بە تایبەت کە فواد حوسێن بەناوی پارتی دیموکراتی کوردستانەوە داوای لە باڵ تاڵەبانی کردووە کە دەستبەرداری پۆستی سەرۆکۆماری عێراق ببن لە بەرامبەر ئەوەی کە سەرجەم پۆستە سیاجەکانی تری عێراق بۆ یەکێتی نیشتیمانی بێ بەڵام باڵ تاڵەبانی ئەم داوای ڕەت کردوێتەوە دواتر وادەیەکی تر دیاری کراوە بۆ ئەوەی باڵ تاڵەبانی لەگەڵ باڵێن مەسعود بارزانی سەرۆکی پارتی دیموکراتی کوردستانە کۆ ببێتەوە. بەڵام زانیاریەکان ئاماژە بۆەکەن تاکو ئێستا هەم یەکێتی نیشتیمانی کوردستان هەم پارتی دیموکراتی کوردستان سوور لەسەر خواستەکانیان بۆ بردننی پۆستی سەرۆکۆماری عێراق و تاکو ئێستا نەگەیشتونە. بەڵێ دەگەڕێمەوە لای تۆ بەڵێن ئاماژەت بە بڵاوبوونەوەی هەندێک تۆماری دەنگی کرد کە وەک دەگوترێت ئەمانە تۆماری دەنگی نووری المالکی سەرۆکی دەوڵەتی یاسایە. ئەمە تا چەندێک کاریگەری دەبێت بە پرۆسەی سیاسی عێراقەوە؟ بەدڵنیاییەوە هێرە کاریگەریشی ئێجگار خراپی دەبێت لەبەر ئەوەی دۆسەی بێمتمانەیی نێوان لایەنەکان ینی هێندەی تر گەورەتر دەکات دەشێت لایەنەکان لە کاتی کۆبوونەوە تایبەتەکانیاندا کۆمەڵە موجاملەی گەورەی یەکتر بکەن بەڵام لە کۆبوونەوە داخراوەکاندا یا لەو جۆرە کۆبوونەوە تایبەتانەدا پێدەچێت بیرکردنەوەکان شێوازێکی تریان هەبێ و بیرکردنەوەکان ئاڕاستەی تریان هەبێ. هەتا ئێستا یەکلا نەبۆتەوە هەر ئەمڕۆ کە قسەی تیادا دەکەین ئێستا ئەنجومەنی
ئەنجومەنی باڵای دادوەری لە عێراقدا بڕیاری داوە کە لێکۆڵینەوەیکی ورد بکە لەسەر بنچینەی ئەو داوای یاساییانەی لای دادپارێزی دادگای کەرخ تۆمار کراون. بێگومان خاڵێکی زۆر گرنگ لێرەدا ئەوەیە پێدەچێت لایەنەکانی ناو چوارچەوەی هەماهەنگی ینی پەشیمان بنەوە لەو ڕایی کە هەیەیان بووە نورین مالیکی بکەنە تاکە کاندیدی خۆیان بۆ پۆستی سەرۆکوەزیری عێراق چونکە ئەم جۆرە لێدوانانەی کە مالیکی داوێتی وەکو دەگوترێ مالیکیە چەندە وەکوتم تا ئێستا پشتڕاست نەبووتەوە بەڵام ئەگە پشتڕاست بووە کە مالیکیە ئەوە ئەگەری بوونی مالیکی بە سەرۆکوەزیری داهاتووی عێراق دەخاتە خانەی سفرەوە یاخوو بەرەو سفری دەبات. موقتەدە سەدر سوورە لەسەر ئەوەی کە پێویستە مالیکی بە هەموو شێوەیەک لە بواری سیاسی عێراق دوور بکەوێتەوە و نارەوەندا داوای دانیشتنیشی لێ دەکات لە هەمان کاتیشدا خۆی و وەک موقتەدا دەڵێ گەندەڵکارە هاوکارەکانیشی بچنە بەردەم دادگایە خۆیان ڕادستی دادگا بکەن. بەڵێ دڵشاد ئاماژەت بەوە کرد کە کاتێک دانراوە بۆ کۆبوونەوەی نێوان سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان و سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان باشە لە ئەگەری ڕێگنەکەوتنی یەکێتی و پارتی لەسەر پۆستی سەرۆک کۆمار ئایا ئەم کێشەیە چۆن چارەسەرەکرێت؟ بێگومان لە حاڵەتی ڕێکنەکەوتنی یەکێتی و پارتیدا لەسەر پۆستی سەرۆکۆماری عێراق کە پارتی دیموکراتی کوردستان لە ئێستادا زۆر جەخت لەسەرەوە کاتەوە کە بە ڕێکەوتنەوە بستە نێو دانیشتنی پەرلەمانی عێراق لە حاڵەتی ڕێکنەکەوتنی یەکێتی پارتیدا دیارە ئەگەرەکانەوەیە کە ئەبێت هەردوو لایەن هەرێکەوە بە کاندیدی خۆیەوە یەکێتی نیشتیمانی بە بەرهەم ساڵح و پارتی دیموکراتی کوردستانی بە ڕێبەر ئەحمەد بستە نێو پەرلەمانی عێراق و دەنگی پەرلەمانتارانی عێراق لانی نێوانی نێکلایی بکاتەوە بەڵام بەپێی ئەو زانیاریانەی کە من لە بەرپرسانی باڵای پارتی دیموکراتی کوردستانەوە دەستم کەوتووە لە حاڵەتی ڕێکنەکەوتنی یەکێتی و پارتیدا لەسەر پۆستی سەرۆکۆماری عێراق پێ ناچێت پارتی ڕێگە بدات کە سیناریۆی ساڵی 2018 دووبارە ببێتەوە و لە نێو پەرلەمانی عێراق کاندیدەکەی شکست بێنێت بۆیە لە حاڵەتی ڕێکنەکەوتنی یەکێتی پارتیدا هەموو ئاماژەکان بۆ ئەوە چونکە پارتی دیموکراتی کوردستان مخاتعە یاخود بایکۆتی هەڵبژاردننی سەرۆکۆمار بکەوە بەشداری لە پرۆسەکەدا نەکات. بەڵێنەوە دەبینین لە هەرێمی کوردستان ناکۆکیەکی زۆر هەیە لە نێو خۆی با بڵێن لایەنەکانی هەرێمی کوردستاندا لەسەر پۆستی سەرۆکۆمار دەمەوێت بزانم با بڵێن چوارچێوەی هەماهەنگی چۆنن لە ناو خۆیاندا ئایا ئەوانیش ناکۆکیان هەیە یان نا؟ هێرۆ بەر لە کشانەوەکەی موقتەدە سەدر لە پرۆسی سیاسی عێراق و لە پەرلەمانیش ینی جۆرێک لە هاو هەڵوێستی و جۆرێک لە یەکگرتووی لە ناو لایەنەکانی چوارچەوەی هەماهەنگیدا دەبینلا بەڵام لە دوای کشانەوەی سەدر هەست دەکرێت کە ئەو جۆرە یەکگرتووی و هاو هەڵوێستیە نەماوە چونکە تەنها بەرژەوەندیە کە ئەم لایەنانەی چوارچەوەی هەماهەنگی بە یەکەوە بەست بووەوە ئەوە بوو بەرەنگاری سیاسەتەکانی موقتەدە سەدر ببنەوە ئێستا کە موقتەدا کشاوەتەوە ینی دەرکەوتووە کە ناکۆچی قوڵ لە نێوانیاندا هەیە ئەم لایەنانە پێشتریش ناکۆک بوون تەنها خاڵێک کە کۆی کردبوونەوە بەرەنگاربوونەوەی موقتەدە سەدر بوو بۆیە ئێستا کاتێک کە باز دێتە سەر دابەستکردنی پۆستەکان و پشکەکان لە ناو حکوومەتی داهاتووی عێراقدا بە دڵنیاییەوە ناکۆکچیەکان زۆر گەورەتر دەبن فراوانتر دەبن و کەلێنی گەورە دەکەوێتە نێوان ئەو لایەنانەی چوارچەوەی هەماهەنگیەوە. بەڵێ دڵشاد دێمەوە لای تۆ دەزانین ئێستا وەکو شیکەرەوان ئاماژەی پێکەن کوردەکان لەگەڵ لایەنە عێراقیەکاندا کێشەیان نییە کێشەکانیان لە ناو خۆیاندا هەیە باشە بۆچی پارتی و یەکێتی پێداگیری لەسەر خاڵەکانی خۆیانەکەن بۆچی هەتا ئێستا لە بەردانواندنیان نەکردووە؟ بەڵێ دیارە پێشتر کە پارتی دیموکراتی کوردستان لە ڕێکەوتندا بوو لەگەڵ موقتەدە سەدر پێی وا بوو کە پۆستی سەرۆکۆماری عێراق ئەتوانێت لە ڕێگەی و هاوپەیمانێتی سێخۆڵەی کە لەگەڵ عەرەبی سونە و موقتەدە سەدر هەیە بوو یەکلایی بکاتەوە بەتایبەت پارتی دیموکراتی کوردستان خواستی هەبوو کە لە ڕێگەی بەکارهێنانی بردنەوەی پۆستی سەرۆکۆماری عێراقەوە بە شێوەیەک لە شێوەکان چەقی سیاسەتی بگوێزێتەوە بۆ عێراق و لە عێراقەوە سیاسەت بکەوە لە ڕێگەی پۆستی سەرۆکۆماری عێراقەوە جۆرێک لە لۆبی دروست بکات یەکێتی نیشتیمانی کوردستانیش کەوتۆتە جۆرێک لە تەحەداکردنەوە بەرامبەر بە جەماوەرەکەی دەوێت ئەو پەیامە بگەێنێتە جەماوەرەکەی کە مل بۆ خواستەکانی پارتی دیموکراتی کوردستان نادات بە تایبەتی دوای ڕووداوەکانی هەشتی تەموزی با بڵێن نێو خۆی یەکێتی نیشتیمانی کوردستان کە کێشە لە نێوان هاوسەرۆکانی یەکێتی نیشتیمانیە دروست بوو جۆرێک لە
انتیباع یاخود بۆچوونێ دروست بوو لای لایەنگرانی یەکێتی کە یەکێتی تازە چێتە ژێرباری خواستەکانی پارتیەوە بۆیە لە ئێستادا ئەمان لە ڕێگەی ئەم تەحەداکردن و ملەدان بۆی کە پۆستی سەر کۆمار دەست بەرداری نابن بە شێوەیەک لە شێوەکان پەیامێکە بۆ لایەنگرانیان بۆی کە سیاسەتێکی سەربەخۆیان هەیە و نەچێتە ژێرباری خواستەکانیانەوە و بەدەر لەمەش دیارە ئەم پۆستە بۆ یەکێتی نیشتیمانی بە تایبەتی بەرپرسان یەکێتی نیشتیمانی بەڕوونی ئاماژە بۆەکەن کە لە هەرێمی کوردستانە سەرۆکی هەرێم و سەرۆکی حکوومەت لای پارتی دموکراتی کوردستانە و پێشیان وایە کە سەرۆکی پەرلەمانیش هەرچەندە لای ئەمانە بەڵام جێگرەکەی و سکرتێرەکەی تا ڕادەیەک لەژێر کۆنترۆڵی پارتی دموکراتی کوردستانن بۆیە پێیان وایە ئەگەر پۆستی سەر کۆماری عێراق لەدەست بدەن هیچ پۆستێکی گرنگی ئەوتویان لەژێر کۆنترۆڵدا نامێنێت کە بتوانن لە ڕێگەیەوە یاری سیاسی ئەنجام بدەن و بتوانن لە ڕێگەیەوە بابڵێن بە شێوەیەک لە شێوەکان لە عێراقا ڕۆڵی خۆیان هەبێ دیارە ئەم پۆستە تەنها یعنی ئەمێ ئەو ڕوونکەوەەوە پۆستە تەنها ناکۆکی لێن خۆی لە نێوان یەکێتی پارتیە لەسەریە ئەم پۆستە پۆستێکە لەبەرەوەی سەرۆک کۆماری عێراقا بە شێوەیەک لە شێوەکان ڕەنگە پارتی یەکێتیش ڕێککەون بە ئاسانی ئەگەر خواستی وڵاتانی هەرێمی و خواستی لایەنەکانی یەک چوارچێوەی هەماهەنگی لەسەر نەبێت ڕەنگە دیسانەوە لەو لاشەو بڵ بێت بۆیە لە ئێستادا پۆستی سەرۆک کۆماری عێراق ئەتوانێت بڵێن تەنها لە نێوان یەکێتی پارتیە مای مستمر و ملدانی نییە بەڵکو دەستەوەردانی دەرەکیە لەسەر ئەم پۆستە بەڵکو هەوڵی زۆر چڕۆپڕ هەیە کە یانەوێت بە شێوەیەک لە شێوەکان ئەم پۆستە دیارە لایەنی ئێرانی یانەوێت ئەم پۆستە بە دیاریکراوی بۆ یەکێتی نیشتیمانی بێ و وڵاتانی تریش بەشێک لە وڵاتانی عەرەبی تورکیاش لەگەڵەوەدان کە پۆستەکە بۆ پارتی دموکراتی کوردستان بێ بۆیە تۆ ئەکرێ بڵێن ئەم پۆستە بە شێوەیەک لە شێوەکان ملانەکان لەسەری لە ملانی خۆیەوە گواستراوەتەوە بۆ ملانی هەرێمایەتیش تەنانەت بۆیە ڕێکەوتن لەسەر پۆستە مەحاڵەوە قورسە تاکو ئێستا بە تایبەتی ئەوەی کە من بەرپرسانی یەکێتی نیشتیمانی و پارتی دموکراتی کوردستانەوە بەدەستم گەیشتووە هیچ تایەکە من نادەن بەڵام ئەوەیە زانیاریی زیاتر خەمەڕوو لەسەر ئەوەی کە پارتی دموکراتی کوردستان هەرچەندە خواستی پۆستی سەر کۆمار ببات بەڵام ڕازیە بۆی کە پۆستەکە بدات بە یەکێتی ئەگەر بەرەم ساڵەکان لید نەبێت بەڵام بەپێی زانیاریەکان لە ئێستادا جۆرێک لە نەرمیدواندنی تر هەیە لە هەر پارتیەوە بەوەی کە ئەوێت بە شێوەیەک لە شێوەکان بە جۆرێک لە سەرکەوتن لە معادلەیە دەرچێت ڕەنگە داوا لە یەکێتی نیشتیمانی بکات لە مەسەلەی نەوت و غاز یاریەمی کوردستانە لە مەسەلەی هەڵبژاردنە لە کۆمەڵە پرسی ترە ڕێکەوتن لەگەڵ یەکێتیا بکە ڕەنگە ئەم جۆرە ڕێکەوتانە بێتە ئاراوە لە نێوان یەکێتی پارتی لەم حاڵتان گرتە کۆتایی بێت بەڵام گرتەکەی دیسانەوە لەو سەرشەوە مۆزوعی نەوت و غاز ملانی ئێران و تورکیای لەسەر ڕەنگە لەوێشەوە ڕێکەوتەکان دیسانەوە قورستر بن و یەکێتی پارتی نتوانن بگەنە ڕێکەوتن بە تایبەت کە ئەجەندای جیاوازیان هەیە پارتی ئەوێت نەوت و غاز بە تایبەتی غازی سنووری کۆرمۆر لە ڕێگەی تورکیاوە بڕاوە یەکێتی نیشتیمانی بە پێچەوانەوە بەڵێ نەگەڕێمەوە لای تۆ بۆ بابەتی پۆستی سەرۆکوەزیریان دەگوترێت سەرچاوەکانی هەواڵ ئاماژیان بەوە کردبوو کە موقتەدا سەدر داوای لە هادی عامری کردووە خۆی کاندید بکات بۆ ئەو پۆستە ئایا سەدرەکان لەم بارەیەوە هیچیان وتووە؟ بەڵێ ئەوە ڕاستە ینی هەر ئەمڕۆ زۆرێک لە ئاژانسەکانی دەنگوباز لە عێراقدا ئەو هەواڵیان بڵاو کردەوە کە جێی سەرنجێکی زۆری چاودێر و شیکەرەوە سیاسیەکان بوو بەڵام بەپێی لێدوانی یەکێک لە کەسە نزیکەکان لە موقتەدا سەدرەوە ئەو هەواڵەی بە تەواوەتی بە نادروست زانی و نکوڵی لێ کرد و ئاماژەشی بەوە کردووە کە بە هیچ شێوەیەک موقتەدا سەدر نەپەیوەندی تەلەفۆنی کردووە نە پەیامیشی ناردۆ بۆ هادی لە عامری هەواڵەکە هەر خۆی لە خۆیدا سیر و سەمەرەیە چونکە هادی لە عامری یەکێک بوو لە نێرە هەرە گەورەکانی موقتەدا سەدر بەڵام هەندێک لە شیکەرەوەش ئاماژەیان بەوە دەکرد لە پێناو دوورخستنەوەی مالکی واتە نورین مالکی لە بواری سیاسی عێراقدا موقتەدا سەدر هەموو هەوڵێک دەدا هەر بۆیە ئەم هەواڵە زوو لە ئاژانسەکانی هەواڵدا بڵاو بووەوە بەڵام وەکو وتم لایەنی سەدر نکوڵی لێ دەکات. بەڵێن ساڵح لە نێوەندی هەواڵی دەنگی ئەمریکا و پێام نێرمان دڵشاد ئەنوەر لە گەرمیان سوپاستان دەکەم. سوپاس.